لەسەر کێشەکانی خاون پێداویستە تایبەتەکان دەزانین کە ئەوان بە بەردەوامی و زۆر جار لە یاد و ئەو ڕۆژی کە دەستنیشان کراوە بۆ ڕۆژی جیهانی خاون پێداویستە تایبەتەکان لە جیهاندا کۆمەڵێک ڕخنیان هەبوو لە ساڵانی ڕابردوو تا ئێستاش کەمی موچەکانیان و هەروەها یەکەی نیشتە جێبوون یەکێک بۆ لە کێشە سەرەکیەکانیان کۆمەڵێک بابەتی دیکەش کە خاون پێداویستە تایبەتەکان پێویستیانە ڕەنگە ئەوان جیاواز لە هەر هاوڵاتێکی دیکە لە کۆمەڵگەدا پێویستیان بۆ هاوکاریانە لە کاتێکدا دامەزراندنیش لە فەرمانگە و دام و دەستگا حکومیەکانی حکومەت هێرێمی کوردستان بە دیاریکراوی زۆر جار ئەمانی لێبێبەرین لەسەر ئەم بابەتێش بە هەمان شێوە لەگەڵ بەڕێز سامان حسین سەرۆکی یەکێتی کەمەندامانی کوردستان ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ میوانمانە گفتوگوی زیاتر دەکەم. کاک سامان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ جەنابتان. دوێنێ ڕۆژی جیهانی خاون پێداویستە تایبەتەکان بوو چەند مەراسیمێکیش لە شاری سلێمانیدا سازکرا بەڵام پرسیارە گرنگەکە ئەمەیە خاون پێداویستە تایبەتەکان لە هەرێمی کوردستانە لە ئێستایە کەم و کورتیان ماوە پێویستیان بچیە؟ سپاسانەکەم ئەمە دومین جارە کورسات بە گرنگیەوە ئەم یادەی بەرز نرخاندە و کاری جدی لە سەرکردومەجێی دەستخۆشیە. لە ڕاستیدا من بەر لە پرسیارەکە حەزەکەم یەکشت بڵم بەداخەوە ئێمە وەکو ئەنجومەنی باڵای ڕێکخراوە خاون پێداویستە تایبەتەکان داوامان بەڕەسمی لە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت کرد پەیامیان هەبێ کە ئەمڕۆ 4 دوانزەیە 24 کاتژمێرتیە پەڕیوە بەسەر ڕۆژی جیهانی کەمەندامانە هیچ کەم لەو بەڕێزانە کە دوو سەرۆکی تایبەتن نە پەیامیان نارد نە پیرۆزباییان نارد و نە هاوخەمی و پشتیوانی خۆشیان دووپات کردەوە بۆ 120,000 خاون پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستانە کە ئەمە لێرەوە کێشەکان دروست دەبێت. تۆ کە سەرۆکی هەرێمت سەرۆکی حکوومەتت بڕوای بە قەزەی کەمەندامی نەبێت نەتوانێت لە یەک ڕۆژە تەنها یەک دێر بڵێ کەمەندام لە وڵاتەدا هەیە پیرۆزبایی لێکەم ئیتر کێشەی ئابووری هەڵەدا کێشەی کۆمەڵایەتی هەڵەدا کێشەی سیاسی هەڵەدا کێشەی ئەنواع تەندروستی و ژینگەی ئەمانە هەڵەدا بۆ لەبەری ئەو بڕوای بە قەزەی کەمەندامانیە جا لە هەر شوێنێک بڕوا بە قەزەی کەمەندامان نەبوو ئەو کاتە کێشەی کەمەندامان و کێشە کۆمەڵایەتەکان زیاتر ئەکات بەڵام سەرۆکی پەرلەمان پەیامی نار سەرۆک وەزارەتی کار پەیامی نار کاخوبات پەیامی بڵاو کردۆم شەو و ئەمڕۆ چەپکە گوڵی ناردووە کە دوێنێ بەهۆی سەرقاڵێکی لە ناکاو نەیتوانی و ئامادە بێت و کێشە گیرگرفتەکان زۆرن کێشەی ئابووریمان هەیە کێشەی کۆمەڵایەتیمان هەیە تەندروستی بە شێوازێکی زۆر گشتی و چڕ ئەم کێشانەمان با لە تەندروستیەکەەوە دەست پێ بکەم کێشە تەندروستیەکان چییە کە تا ئێستا بنبڕنە بۆ ساڵانە دەزانین کە خۆت جەنابەتێکی لەوانی کە زۆر بەخەمی خاون پێداویستە تایبەتەکانەوەی کە بە بەردەوامی داخوازیەکانی ئەوانە گەیەنتە لایەنە پەیوەندیدارەکان و لایەنی معنی لە هەرێمی کوردستاندا لە ڕووی تەندروستیەوە چیان پێویستە؟ گەورەترین کێشەی تەندروستی ئێمە دابینەکردنی ئامێرە یارمەتیدارەکانە بەداخەوە تا ئێستا بەپی پێویستدار شەخ و کورسی و گۆچان نییە هەروەها کێشەی خوێنمان هەیە بۆ تالاسیمیاکان بەردەوام ئەم کێشە هەیە کێشەی دەرزیمان هەیە بۆ کورتە باڵەکان بۆ گەشەی هۆرمۆنی کێشەی گۆچانمان هەیە بۆ نابیناکان هەروەها هیچ کەمەندامێک ئێستا بێ بەرامبەر چارەسەر ناکرێت لە نەخۆشخانەکانە جاران ئەو بڕیارە هەبوو کەمەندامان بیمەی هەبوو ئەتواندرا بەبێ بەرامبەر بەڵام ئێستا چارەسەر ناکرێت زۆربەی کەمەندامان ئەبێ بچن لە نەخۆشخانە ئەهلیەکان چارەسەری خوان وەربگرن گەورەترین کێشە بۆ من لە ڕووی تەندروستی ئەوی ژارەچێتە بابی پێداویستی و تەندروستیەکان سەدان مناڵی شە لە دەماغمانێ پێویستیان بەدای بیە حکوومەت هیچ جارێک تا ئێستاش نەچۆتە ژێرباری ئەوەی کە هاوکاریان بێ خزمەتیان بکە بەڵام وەکو ئێمە لە هەر کەسێکی تر ئاسایی زیاترمان بە پێویستمان بە باری تەندروستیە بەڵام لە هەر کەسێکی تر زیاتر ئێمە ئیهمال کراوین لە ڕووی تەندروستی. باشە کاک سامان 2020 بوو هەڵە نەبم جەنابەتاتی تا بەردەم کامێراکان کە موچەی خاون پێداویستە تایبەتەکانت مقارنە و بەراورد کرد بە موچەی وەزیرێک کەسێکی حکومی لە باڵا کە موچەیەکی زۆر کەم وەردەگرن ئەم پەیامی ئێوە تا چەند شوێنی گرت و ئێستا موچە و لە ڕووی داراییەوە چۆن هاوکاری خاون پێداویستە تایبەتەکان کراوە؟ من زەرفێ پارەم پێ بوو کە 8 ملیۆن بۆ 9 ملیۆنی تیا بوو 100,000شم پێ بوو لەگەڵ موچەی کەمەندامانە هەتا ئێستش بەو شێوەیە ڕاستە دەنگدانەوەیکی زۆریە لە سوۆسیال میدیا حتا لە کەناڵە عەرەبیەکان لە کەناڵە بیانیەکان لە کەناڵەکانی خۆمان بەڵام ئەوەی کە دەنگدانەی ونایەوە کە من مەبەستم بوو لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەمە ڕاچڵەچینێک بێ بۆ سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران منیش وەکو ئەندام پەرلەمانێک وەکو وەزیرێک ئینسانم مافم هەیە پێویستم بە ژیانە پێویستم بە ژنهێنانە پێویستم بە پێداویستی ڕۆژانەیە پێویستم بە قوتابخانەیە پێویستم بەوەی کە تێکەڵی کۆمەڵایەتی بم گەشت بکەم ئەمە بکەم بەڵام ئەوان بەس لە خەمی خۆیانان یعنی هەتا ئێستش ئەوان بە عەلاگە پارە وەرەگرن ئێمەش ئەمەنە پارە وەرەگرین کە 150,000 دینارە هیچ گۆڕانکاریەک ڕووی نایەوە کەمترین موچە
لەسەر ئاستی هەرێمی کوردستان کەمەندامان وەرەگرێ بەعکسی هەموو وڵاتانی جیهانەوە. لە ئێستاشە کە قەیرانی دارایی نەماوە لە هەرێمی کوردستانە هیچ بەڵێنێک نییە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە؟ نەک بەڵێ نییە. دوێنێ سەرۆکی حکوومەتی هەرێم ئامادە نەبوو یەک وشە بدرکێنێ یەک وشە بدرکێنێ لەسەر قەزەی کەمەندامان لەسەر داواکاری کەمەندامان. کەسێک سەرۆک بێت ئامادە نەبێ یەک پیرۆزبایی لە کەمەندامانکەی چی چاوەڕوانی لێکی کە خزمەتی کەمەندامان. باشە کاک سامان من چەند جارێک گوێم لی بووە لە خاون پێداویستە تایبەتەکان کە لە ڕێگەی سەرمایەدارانەوە هاوکاری دەکرێن بۆن بوونا ئەو کورسێک کە پێویستیان پێیەتی بۆ کاروباری ڕۆژانیان بەکاری بهێنن ئەوانی کە کێشێک لە قاچیانە هەیە بەڵام زۆر جار لە کاتی هێنان و هاوردەکردنی ئەم کورسیانە بۆ هەرێمی کوردستان باجێکی زۆر دەخرێتە سەر هاوردەکردنی. بزانم هەم لەسەر کاری ئەو کەسانی سەرمایەدارن دەیانەوێت هاوکاری خاون پێداویستە تایبەتەکان بکەن کار ئاسانیەکانی حکومەت بۆ ئەمان چی بووە؟ ئێمە هەتا ئێستا و گرفتەمان هەیە زوربەی کات کە ڕێکخراوە خێرخوازیەکان یا سەرمایه‌دارەکانیان بۆ لامان ئەبێ مە کتابیان بۆ بکەین بڵین کاکە ئەمە بۆ کەمەندامانە بێ بەرامبەرە بە بەخشین ئەکرێ ئەمە حاڵەتێ ئێمە زوربەی کات ئەو کێشانی کە هەمانە سەرمایه‌دارێکە نەوتە سەرمایه‌دار دابینیەکە پێویستی ڕۆژانەیە زۆرجار سەرمایه‌دار دابینیەکە خەڵک یعنی ئەگە سەرمایه‌داری دڵسۆز و خۆشەویستی ئەم شارە نەبێ بەڕاستی وەزعی کەمەندامان زۆر خراپە حتا ئامێرە یارمەتی دەرەکان کورسی و دایبی و دارشەق و ئەمانە زۆربەی زۆری سەرمایه‌دارەکانی کڕن بەڵام ئێمە لە کەرنتینەکە بیرمان نەچێ هاوکاری زیاتر لە 20 بۆ 25 هزار خاوەن پێداویستی تایبەت کراوە لە وڵاتە سەرمایه‌دار کردوێتی ئەو کاتی کە خەڵک نانی نەبوو ئەو کاتی کە خەڵک برسی بوو سەرمایه‌دارەکان کردو ئێستش لە ئازال کە وەرزی زستان هاتووە بەڕێوە من داوا لە سەرمایه‌دارەکانەکەم کە هاوکاری خاوەن پێداویستە تایبەتەکانەکەن دوێنێ کاک مەریوانی حاجی جەمال بە سوپاسەوە هاوکاری چەند سەد خێزانێکی کرد بنەوت بەڵام هەر ئەومانیە دەیان دەوڵەمەنی کەمان هەیە ئومێد دەکەین کاوەکو کاک جەمال کاک فارۆ خەڵکی دڵسۆز و خەڵکی گەورەی ئەم شارە کە سەرمایه‌داری گەورەن بەڕاستی ئومێد دەکەم هاوکاری کەمەندامم بکەن چونکە ئێمە هیچی وایەکمان نەماوە نە لە حکومەت نەوە دووەربگرین و نە موچەکەشمان بەشی ئەوە کاکە بەرمی لێنەوە بکڕین ئەگەر من ئێستا وەکو کەمەندامێک بمێ بەرمی لێنەوە بکڕم کە بە 260,000 دینارە ئەبێ پارەی 3 مانگم دابنێ بۆ یەک بەرمیل لەوت یعنی ئەو 3 مانگە هیچ شتێکی تر خەرج نەکەم ئەمە ئەکرێن ناکرێ بۆیە ئەبێ بەڕاستی دەوڵەمەندەکان و سەرمایه‌دارەکان فریای کەمەندامان بکەون لە حاڵەتەیە. باشە کاک سامان بابەتێکی دیکەش باس بکەم ئەویش هەر دوێرێ کوێستان خان وەزیری کاروباری کۆمەڵایەتی باسی لەوە کرد دیارم هەر لە بەرنامەکە خۆما کوێستان خان ئامادە بوو چەند جارێک باسی لەوە کرد کە خەریکی چاکسازین و ئەوانەی و دوێنێ لە ڕاگەنراوێکی نوێ کۆمەڵە کەسانێکن کە خاون پێداویستی تایبەت نین و لە لیستی خاون پێداویستە تایبەتەکانەوە موچە وەردەگرن ئێوە تا چەند ئاگاداری ئەم بابەتن وە گێڕانەوەی ئەم کەسان و دەرهێنانیان لە لیستی موچە خۆرانی خاون پێداویستی تایبەتەکان کاریگەری لە موچە و لە مەعیشت و لە هاوکاریەکانیان کات بۆ ئێوە؟ من لەگەڵ قسەکانی کوێستان خانم ڕاستە خەڵکی ناشایستە هەیە خەڵکی نەفزنزم هەیە خەڵکی پاتاڵ هەیە بە زمانێکی زۆر کوردی خۆمان کە خۆی خزانەوتە لیستی خاوەن پێداویستی تایبەتەوە لە بیریشمان نەچێ ئەوەش بە لیژەی تۆبی ڕۆشتووە بەڵام دەستی وەزارەتی کار خۆش بێ ئەمە ئەکات چاکسازیشی کردووە چەند هەزار کەسێکی لە لیستەکەیە دەرکردووە ئێمە ئەپرسین ئەمە لە جێی خۆی بەڵام کەی موچەی کەمەندام زیاکە کەی ئەم چاکسازەکەی موچەی کەمەندام زیاکە بیرمان نەچێ حکوومەتی هەرێم زیاتر لە 900 ملیاری مانگانە بۆ ئەگەڕێتەوە خۆیان ئەڵێن بۆ لەو چاکسازیانەی کردویانە لە هێزی پێشمەرگە و ئاسایش و بندیوار و دوو موچە و ئەمانە باشە دەبڕێک لەم پارێدانێن بۆ کەمەندامان هەر چاکسازی ئەکرێ حکوومەت هەر قەرزارە هەر چاکسازی ئەکرێ خەڵک هەر لە جێی خۆیەتی هەر چاکسازی ئەکرێ ڕۆژ بە ڕۆژ تومەکی خۆراکی گران ئەبێ ڕۆژ بە ڕۆژ گومرگەکان گران ئەبن ڕۆژ بە ڕۆژ پێداویستی لە وەرزشیەوە بیگرە لە تەندروستیەوە بیگرە لە ئەشیای ناوماڵەوە بیگرە ڕۆژ بە ڕۆژ گرانترە بێ چاکسازی بۆ ئەوەیە کە تۆ ژیانی خەڵک خۆشکەی من ئەپرسم هەرچیتان کردووە لە لیستی کەمەندامان دەستان خۆش بێ چاکسازیتان کردووە بەڵام کەی ئەم موچەیە زیاکە خۆ کاتێ ئەم موچەیە 10 ساڵ پێش ئێستا 15 ساڵ پێش ئێستا ئەم موچەیە تەرخان کراوە باشە پێم وابێت لە دەی هەشتی 2023 موچەی کەمەندامان تەرخان کرا کە 200 دینار بوو دکتۆر بەرهەم کردوێتی باشە ئەم 200 دینارە ئەوە زەمانێک بوو زۆر باش بوو ئێمە کەمەندامان بەڵام کەی ئەبێ ئەم 150,000 کەی ئەبێ بە 300,000 بەڵام من پێشنیارێکمان کە دوێنێ کۆنجومەنی باڵای ڕێکخراوەکان بۆ حکوومەت هەرێمی کوردستان ئەکرێ ئێستا بە ڕێژەیی زیای بکەن
زیای مەکەن بە لە سەداسەد بۆ نمونە موچەکە مەکەن بێ 300,000 بەڵام لە 120 لە 125 موچەی کەمەندامان زیاد بکەن ئەم ساڵ ئەتوانن ئەو بکەن ساڵێکی تر لە 105 زیاد بکەن دوجار لە دوای چەند ساڵێک ئەبینی کە موچەی کەمەندامان زیاد کراوە بەڵام ناکرێ ئێمە هەر دڵمان بەم 100,000 خۆش بێ هەر دڵمان بەم 150,000 خۆش بێ ینی بەڕاستی ئەمە شەرم بۆ حکوومەتی هەرێم کە 150,000 یا بە کەمەندامان بەسیترین کەمەندام لە وڵاتی ئەڵمانیا 3,000 یورۆ وەرەگرێت 4,000 یورۆ وەرەگرێ نزیکەی 4,000 دلارەکە 5 میلیۆن دیناری خۆمانەکە ئێتۆرە 500,000 بە کەمەندامێک منی ژەزام کە خەڵکی ساغیتیایە بەڵام چاکسازیتان کردووە چەند ساڵەیەوە لەسەر بچێکم لیستی کەمەندامان چاکسازی ئەەکەن بەڵام کەی ئەم پارەی چاکسازی ئەێنەوە بە کەمەندامان باشە لەگەڵەوەی کە خاون پێداویستە تایبەتەکان ینی ئەمێیان لە جاری خۆتۆ بیزانم کاک سامان تا چەند دەرفەتی کارکردنیان لە دامەزراوە حکومیەکانە بۆ ڕەخسێ ئەنی هەتا کەسێکی شایستە لە ڕووی بڕوانامەوە لە ڕووی کەفاءەت و توانای ئیشکردنەوە خاون پێداویستێکی تایبەتی بێگەڵ کەسێکی ئاساییە جیاوازی دەکرێت لە نێوانیانە بۆ دامەزراندن ئێمە بەپی یاساکە لە 105 بۆ کەرتی گشتی کە حکوومەتە ئەوێ دابمەزرێ لە 103 بۆ کەرتی تایبەت بەڵام زۆر بەدەگمەن ئەمە ئیشی پێکراوە زۆر بەدەگمەن لە کەرتی تایبەت و لە کەرتی گشتی شابەڕاستی یعنی ئەبێ حکوومەتی هەرێم کۆمپانیەکان ئیلزام کا بۆ نمونێمە کۆمپانیا کۆڕەکمانەیە ئاسیامان هەیە بە هەردووکیان ڕەنگە 10,000 فەرمانبەریان هەبێ لەم 10,000 ڕەنگە 300-400 کەسی بەر ئێمە بکێ بەڵام ڕۆ ناکەم چوارکەمەندامی تیاابێ لە هەردووکیان بۆ نمونە کۆمپانیای زەبەلاحی کەمانەیە قەیوانمانێ کارمان هەیە ئەمانە کۆمپانیای گەورن لەم شارە کێتان کەمەندام داناوە دایان نەناوە بەڕاستی ئەبێ داینێن بەڵام بۆ کەرتی گشتی ئێستا چیان لێ کردووە ئەسڵەن ئەو چەند ساڵێکە جەنابتان ئاگادارن دامەزراندن نەماوە ئێستا هاتوون بەپی پێداویستی خەڵک وەرەگرت بۆ نمونە وەزارەتی کارەڵێ من وەزارەتی تەندروستی من 10 کەسمەوێ لەم بوارانەیە دکتۆری تاقیگە بێ دکتۆری گشتی بێ ئەمە بێ ئەوە بێ ئەها سیرەکەی کەمەندام لەو بوارانەیە خوێندنی تاو نەکردووە ئێستا ئابەم شێوازە خەڵک وەرەگرن کە ئەمە شانسی کەمەندامان لە 100 بەڕاستی ئەژینا پێویستە لە هەموو 100 کەسێ 5 کەس کەمەندام بێ کە بچێتە کەرتی گشتی و ئیشکە باشە کاک سامان سپارەت بۆ بەڵێنی کە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ساڵی پار پێدان بۆ دامەزراندنی یەکەی نیشتەجێبوون و ڕەخساندنی شوێنێکی باش بۆیان و تاواکردنی ئەو یەکەی نیشتەجێبوونە ئەم پرۆژەیە بکوێ گەشت ساڵێک تهدید بەر لە ئێستا من لە ئاپۆڕێکی جەماوەریدا لەگەڵ کاقوبادا کە دانیشتە بوو بەڵێنی هەزارێکە نیشتەجێبوونیدا ئەمە دەنگدانەوەیکی زۆریە لە سوۆسیال میدیا خەڵکیی زۆر وتیان ئەمە ڕاز نییە بانگەشەی هەڵبژاردنە ئەمە درۆیە بەڵێنەکە جێبەجێ ناکرێت بەڵام من ئێستا لە ڕێ ئەم کەناڵەوە مژدەیەگەم بە خاوەن پێداویستی تایبەت دوێنێ خۆم لەسەر زەوی پرۆژەکە بوو زەوی تەرخان کراوە هەموو شتێ جێبەجێ کراوە هەموو پرۆژەکە لە سلێمانی دەرینیشی بۆ کرا بەڵێ هەموو پرۆژەکە لە کوردستان لە سلێمانی ئیش تەواو جێبەجێ بووە تەنها ئێستا لەسەر مێزی سەرۆکی حکوومەتە ئیمزای کۆتایی ماوە بۆ مۆڵەت کەواتە ئەو بەڵێنەی کە کاقوبات بە منیدا وتی من پرۆژەکەت بۆکەم بەڵێ کرا زەویەکەمان وەرگتووە سایت پلان پەسەند کراوە ماستەر پلان پەسەند کراوە کۆمپانیا ئامادەیە بیکە ئێستا سیاج و بڕین و ئۆفیسی تیا دروستەکەن بۆیە من لەم کەناڵەوە بەڕێز سەرۆکی حکوومەت جەنابی کاک مەسرور بەرزانی پرۆژەیە کرد لەلایە بە ناوی ژیانەوەی کەمەندامان پرۆژەی نیشتەجێبوونە نزیکەی مانگێکە لەسەر مێزەکەی تۆیە تکایە ئیمزای بکە مۆڵەتی کۆتایی وەربگرین دەستکەین بە پرۆژەکە بۆیە هیچ کەس مزایدەی ئەوە نەکا بڵێ پرۆژەکە درۆ بوو من دوێنێ لەسەر زەوی پرۆژەکە بووم هەموو شتێک کۆتایی پێ هاتووە و سپاسی کاخوبا دەکەم سپاسی سەرۆکی شارەوانی ئەەکەم سپاسی وەبەرهێنانەکەم نیشتەجێبوون و هەموو ئەو بەڕێوبەرانەی کە 1 ساڵی ڕێکە بەم پرۆژەوە مەشغوڵن بەڕاستی هیلاکمان کردن بەڕاستی ماندوومان کردن هەتا ئەم ئیشیان بۆ کردین بەڵێ هەزارێکی نیشتەجێبوون تەنها 1 ئیمزای سەرۆکی حکوومەتی ماوە کە لە ڕووی یاساییەوە ئەبێ ئەو ئیمزاکە مۆڵەتی کۆتایی وەرگرین و داواژەکەم و کاک مەسرور لەسەر مێزەکەی تۆ پرۆژەکەی ئێمە لە لای توێ ئیمزایکە و بابێتەوە بۆ سلێمانی دەستکەین بە ئیش زۆر سپاس کاک سامان کە لێرە ئامادە بووین هیوادارین هەم داخوازیەکانی ئێوە و کێشانیشی کە ساڵانە ئێوە داوای چارەسەرکردن یەکەن پامەکان تامگاتە لایانی پەیوەندیدار هیوادارم و دڵنیاشم کە بەشێکی دەگات دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز سامان حسین کە ڕێزیان سەرۆکیەکەتی کەم ئەندامانی کوردستان ڕاستەوخۆ میوانی مەبوون ماندوو نەبن کاک سامان زۆر سپاس